سوودانی بە شوێن پێی سەدردا دەڕوات؟ سوودانی بە پشتیوانی کێ دەتوانێت پۆستەکەی بەدەست بێنێتەوە؟ سوودانی چیرۆشی سەدر دووبارە دەکاتەوە؟ ئایا سوودانی لایەنە شیعەکان فرامۆش دەکات؟ هاوپەیمانی سوودانی و حەلبوسی و پارتی سەردەگرێت؟ لە کۆتایی هاتنی هەڵبژاردنی پەرلەمانی عێراق ئەوەی ڕوون بۆتەوە لیستەکەی سوودانی زۆرترین کورسی بردوتەوە، بەڵام بۆ پێکەینانی حکومەت پێویستی بە چەند هێزێکی دیکەیە. ئەوەی دیارە سوودانی هەوڵ دەدات هەڵەکەی سەدر دووبارە نەکاتەوە و بە شوێن پێی ئەودا نەڕوات بۆ ئەوەی هەمان چارەنووس ڕوبەڕووی نەبێتەوە. لە خولی پێشووی پەرلەمان سەدر و پارتی و حەلبوسی هاوپەیمانێتێکیان پێکێنا بە هاوپەیمانێتێکە لایەنە شیعەکانی چوارچێوەی هەماهەنگی و یەکێتی و بەشێک لە لایەنە سونیەکان و سەربەخۆکانی فرامۆش کرد، بەڵام ئەو هەوڵە شکستی هێنا. هاوپەیمانێتێکە هەڵوەشایەوە و سەدر بە یەکجاری لە گۆڕەپانی سیاسی پاشەکشەی کرد. ڕادیۆی مۆنتی کارلۆی نێودەوڵەتی لەبارەی سیناریۆکانی بەردەم سوودانی دەڵێت دیارترین بژاردەی سوودانی بۆ پێکهێنانی حکومەت دروستکردنی هاوپەیمانێتیە لەگەڵ حەلبوسی و بارزانی، بەڵام ئەو هاوپەیمانێتیە گەرانتی سوودانی ناکات بۆ ئەوەی جارێکی دیکە ببێتەوە بە سەرۆکوەزیران. بە گوێرەی نەریتی سیاسی لە عێراقدا سەرۆکوەزیران پشکی لایەنە شیعیەکانە، پشکی سەرۆکۆماریش بۆ کوردە و پەرلەمانیش بۆ سوننەیە. ناکۆچی نێوماڵی شیعە ڕەنگە خەونەکەی سوودانی بەبا بەرێت لەبەرەوەی بەشێک لەو هێزانە دڵخۆش نین بە سوودانی لە پۆستەکەیدا بەردەوام بێت. لە یەکەم کۆبوونەوەی چوارچێوەی هەماهەنگیش لە دوای هەڵبژاردن سوودانی بەشداری نەکرد. ڕەنگە ئەوەش ئاماژە بێت بۆ بەجێهێشتنی چوارچێوەکە. ئێستا هەمووان چاوەڕوانی ڕۆژانی داهاتوون بۆ ئەوەی سیناریۆکانی پێکهێنانی حکومەت ببینن. ئەگەر سوودانی پشت بە دوولایانی سیاسی کورد و سوننە ببەستێت بۆ بوونەوە بە سەرۆکوەزیران، ئەوا دەکرێت لە ئێستاوە بڵین خۆری ئاوا بووە، چونکە نەکورد پێکاتوە لە یەک لیست، نەشیع و سوننە یەک لیستن و یەک دەنگن.